فەرمانبەرانی گرێبەستی کۆرۆنا کە ژمارەمان 502 کەسە پسپۆڕیەکانمان یاریدەدەری بێهۆشکار و پەرستاری زانکۆین کە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران ژمارە 5801 لە بەرواری حوتی دەی 2020 بە شێوەی گرێبەست بۆ ماوەی 6 مانگ دامەزراوین. جێگا ئاماژە پێکردنە ئێمە لە کاتی کۆرۆنادا و پێش ئەوەش بکرێن بە گرێبەست خزمەتمان کرۆ بە شێوەی خۆبەخش لە تەواوی خەستخانەکاندا. دواتر کە کراین بە گرێبەست تەنها لە خەستخانەکانی کۆرۆنادا داواممان کردووە. دەنگۆی دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست لە ئارادایە کە مافێکی یاسایی خۆیانە، بەڵام بەداخەوە ناوی ئێمە لە لیستی گرێبەستەکاندا نییە و هیچ حسابێک بۆ هەوڵ و ماندووبوونی ئێمە نەکراوە کە لە هەر شوێنێکی تر بووە ئێمە شایستی پاداش بووین نەک ئەوەی بۆ شوێ مامەڵەمان لەگەڵدا بکرێت و هیچ ماندووبوونێکمان نەبیندرێت. بۆیە ئێمە داوا لە بەڕێزان دەکەین کە لەسەرەوە ناویان هاتووە ئەنجومەنی وەزیران، جێگری ئەنجومەنی وەزیران، سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران، سەرۆکی ئەنجومەنی گشتی ڕاژە، سەرجەم وەزارەتەکانی پەیوەندیدار، دام و دەستگاکانی پەیوەندیدار مەهێڵن ماندووبوونی ئەم کارمەندانە بە هەدەر بڕوات. ئەو داوانەی هەمانە لە چەند خاڵێکا کورت کراوەت و بۆتان ئەخوێنینەوە. لە کاتی بە هەمیشەیکردنی کارمەندانی گرێبەستدا ئێمەش بکرین بە هەمیشەیی وەک پاداشتێک لە پای ئەو هەوڵ و ماندووبوونانی کە لە کاتی کۆرۆنادا بینیمانە. ئەگەر هاتوو بە هەمیشەیکردنی کارمەندانی گرێبەست سەری نەگرت یاخود نەچۆباری جێبەجێکردنەوە داواکارین گرێبەستەکانمان لە 6 مانگی و کری ڕۆژانەوە بۆ بگۆڕدرێت بە گرێبەستی 1 ساڵی و بخرێتە سەر بودجەی ئاسایی کە ئێستا لەسەر بودجەی پەرەپێدانی ئەنجومەنی وەزیرانە. داواکارین ئەگەر هەژماری ساڵی خزمەت کرا بۆ بە هەمیشەییکردن ئێمەش حسابێکی جیاکاریمان بۆ بکرێت لەبەر دوو هۆکار. یەکەمیان چکە ئێمە لە فەرمانبەرانی تر کە ماندوون و شایانی گەیشتن بە مافەکانیانن، بەڵام ئێمە تەنها ماندوو نەبووین. ئێمە مەترسی مەرگیش لە هەر کارمەندێکی تری هەر دەستگا و هەر وەزارەتێکی تر نزیکتر بوو لێمانەوە. دومیان لە پاش کەمبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووینەتە هۆکاری کەمبوونەوەی کەمیەتی کارمەند لە زۆربەی نەخۆشخانەکان بە شاهێدی و پشتگیری سەرجەم بەڕێوەبەریاتی تەندروستیەکان و بەنەمانی ئێمە کاریگەری زۆر دەکاتە سەر کوالێتی سەرجەم بەشەکانی نەخۆشخانەکان وەک ژووری ورد، ژووری چاودێری ورد، نەشتەرگەری قاوش و غودەج و هەموو بەشەکانی تر. ئەمە یادداشتنامەی گرێبەستەکانی کۆرۆنا بوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ ڕای گشتی خەڵکی هەرێمی کوردستان. بەڕێزان ئێوە خۆتان باش بیرسانە کۆرۆنا چی بەسەر دانیشتوانی ئەم شارە و ئەم هەرێمە و ئەم عێراق و تەواوی جیانی شاهێنە. ئەو کاتی کە ئێوە کەرەنتینەتان کردبوو لە ماڵەوە دانیشتبوون، ئێمە بەم جلوبەرگەوە بە قیناعێکی ناخۆش و تەڵق لەبەر چاوەکانمان بەم شێوەیە داواممانەکرد. ئێمە ئەم جلوبەرگی کە لەبەر هەر کارمەندێکا بوو لە نووکی پێمان تا تەپڵی سەرمان لە ئارەقا شڕاڵ ئەبوو، تەڕ ئەبوو، هەموو گیانمان ئەبوو بە ئاو.